مامۆستا گیان زۆر بەخێر بێ، خۆشحاڵین کە ئامادە بووی. ئەڵبەتە جێی دڵخۆشیە کە بتوانین ئەمڕۆ پێکەوە باس و خواسێکی خۆش بکەین لەسەر ئەو ئەزمونە دەوڵەمەندەی جەنابەت چ لە ڕووی دروستکردنی کورتە فیلمەوە و چ فیلمی بڵند و چ فیلمە دۆکمنتەریەکانت. دووبارە بەخێر بی. زۆر سپاس، منیش خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ جەناب داما، کەسێکی خۆشەویست و حەزم لە جۆری پێشکەشکاریەکەشدا، چونکە لە دڵەوە خەریکی کارەکە دەکەی و منیش شەوکە تەلەفۆنت کرد و گوتت وەڵا پرسیارەوە وەختم کاکە مادەم وایە منیش لە دڵەوە قسە دەکەم، بۆیە خۆشحاڵم کە لێرم بۆی کە گفتوگۆیەکی کراوە بکەین سەبارەت بە سینەما و حەزەکانی تۆ و حەزەکانی خۆشم. بەتاکید بەخێر بێ، دووبارە زۆر زۆر خۆشحاڵین. مامۆستامێ یەکسەر بەوە دەست پێ بکەمەوە بزانم کە خەریکی کە فیلمێکی درێژ بوون بەم کۆتاییە، من بزانم لە چ قۆناغێکە ئێستا گەیشتە چی، چۆن بوو ئاوا بە بێدەنگی مەسەلەن فیلمێکی بڵند و ئایا کۆمێرشاڵە یاخود ئارتە ئیشەکە؟ بەڵە خۆی کارەکە دەتوانم بڵێم ئەلەنگاریەکی گەورە بوو، ڕێک لە 1/6 هاوڕێیەکی منداڵیم کاک زەهاوی سنجاوی کە ئێستاکە ناوەندی سینەما هەولێری دامەزراندووە و خەریکی کارە لە دەرەوە گەڕاوەتەوە، دەتوانم بڵم کە 45 یان پتر لە 45 ساڵیشە هاوڕێی منداڵیمە. خۆش بیسپاسێنجا داوای کردکوتی پرۆژەیەک هەیە گەر بیکەی بیرۆکەکەی بۆ گێڕامەوە، دواتر تقریبا 6 لاپەڕە و نیویش بۆی ناردم، کۆمەڵک دیمەم بوو لەسەر پرۆژەکە. کوتی حەز دەکەی کارێکی بڵند بکەی و دواتر بە لەو باجێتێکی کەم کە زۆریش کەمە بەڕاستی مهم، منیش گوتم زۆر ئاساییە دەیکەین. اینجا لە 1/6 دەستی پێکرد، کارێکی بڵندی سینەمایی بوو کە کۆمیدی ئەکشنێک بوو سەبارەت بە داعش و بەرحاڵ ڕۆڵی داعش لەو کارە نامرۆڤیانەی کە لەم ساڵانەی دوایی لە دنیا کرا و پشکی شێریشیوە بەرکەوت داعش بەداخەوە، و هەروەها ڕۆڵی پێشمەرگە لە بەرەنگاربوونەوەی داعش و ئالەنگارێکە ئەوە بوو کە بەم باجێتەکەمە دەبوایە لە ماوەیەکی کەم کارێکی کۆمیدی کە جیاواز بوو، گێڕانەوەیەکی جیاواز بوو لە داعش. مامۆستاوە خەبەرمە بێ ئەیانێت تۆ بە شەو سیناریۆکان تەنووسی بە ڕۆژە چیتە سەر سێت و تەسویرکردنی ئیشەکە، ئیخراجی ئیشەکە، ئەمە چۆن ئەبێ یعنیەوە چۆن گونجاند ڕێکە؟ اینجا لێت ناشارمە، تۆ یەک دوو جای دیکەش پەیوەندی پێکردم کتە دوێرە بەرنامێکی وایە، من پێم گوتی نەخۆشم بەڕاستیشەوە ماوەی نزیک بە مانگێکە من لە ناو کارەکەشدا بەڕاستی لە نیوەی کارەکە نەخۆش کەوتم، چکە خەو بەشێکی زەروری تەندروستی مرۆڤە، بەداخەوە 12 ڕۆژ من نەخەوتم، 12 شەو و ڕۆژیش کارمان دەکرد. لە 1/6 ستارتمان بوو، یعنی بیرۆکەکەمانوە ڕێککەوتین لەگەڵ کاک زەهاوی و ناوەندی سینەما هەولێر، و دواتریش ڕێک 5 مانگی حەوت، ینی بە 35 ڕۆژ کارێکی دەتوانم بڵێم نزیک بەنەوە دقیقە نازانم چەند دەردەچە، بەڵام ئەوەی کە بە گوێرەی سناریۆەکە لە کاستینگەوە لە دروستکردنی تیمەوە دەزانی تیمێکی گەورەی فیلمێکی بڵندی سینەمایی کە ئەکشێنیشی تێدا بێت، زۆر دیمانەکانی ئەکشنن، چەندە قورسە لە کاستینگ و دۆزینەوەی تیم و سناریۆ و قۆناغی وێنەگرتنیش کە 8 ڕۆژی برد کە شەو هەبووە لە ئێوارە ساعت 6 دەستمان پێکرد تا 6 بانی ئیشمان کردووە، ئەنی کارێکی قورس بوو. هەموو ئەوانە 35 ڕۆژی بردووە. ئێستا لە قۆناغی دەتوانم بڵێم مۆنتاژ و پۆست پرۆداکشندایەوە، هیوادارم کە کارێک بێت کە بە گوێرەی ماندووبوونی ئەو تیمە ماندوون نەناسەی کە بەڕاستی کارێکی قورس بوو،
چ ئەو کەسانێک کە سپۆنسەری کارەکە بوون چ ئەو تیمێک کە لەگەڵ ئێمە کاری کرد بەڕاستی ئەلەنگاریەکی گەورە بوو کە وا دەتوانم بڵێم وەکو هەندێک هاوڕە دەستەواژەی معجزە بەکاردێنن کە کارەکە لە بارودۆخێکی زۆر دژواردا لە لۆکیشنێک کە ئەویش بەشێک بوو لە خەمەکانی ئێمە کە لۆکیشنێکی باشش بدۆزین هەر لە زمنی ئەو 35 ڕۆژە بوو لە حەسەن شام بوو و دەوروبەری کەم بوو و لە هەمان کاتدا لە ڕووی ئەمنیەوە دیسان ئالنگاریەکی تر و مەترسیەکی تر بوو لەسەر تیمەکە بوو کە لە خیلالی کارکردنیش چەند جارێک کراینە ئامانج بەداخەوە هەموو ئەوانە دەتوانم بڵێم بوو هۆکارەوەی کە زەختێکی زۆر لەسەر هەموو تیمەکە بێت نمونەش من کە وەکو ئاماژەم پێکرد دەبێت سیناریۆکەم نووسی بە ڕۆژانەیە مەخەریکی تەسویر بوون شەوانش بەردەوام دەتوانم بڵێم 10 تا 12 شەو من نەخەوتم و لەوانەیە هۆکاری ئەو نەخۆشی ئێستاکەم کە ئەم نەخەوتون و ئەم سترێسە گەورەیە کە دەبواە لە ماوەیەکی کەم و بە باجەتێکی کەم و لە بارودۆخ و کەشێکی زۆر قورسدا ئەم ئامانجە بپێکین و سپاس بۆخواکە کارەکەشمان تەواو کرد. الحەمدولله مامۆستا کێ بوون بەشداربووانی فیلمەکە کێ نەبوون ئەتوانی ئەگەر ئەحتیادی بێ باسی دەتوانم بڵێم ئەکتەرەکان دەتوانم بڵێم چەند بەشێک بوون بەشێک لەو ئەکتەرانە بوون کە دەتوانم بڵێم جیلی کۆم بوو لە مامۆستا بە ڕێزەکان ئەو کەسە بە ئەزمونانەی وەکو کاک ئازاد مەولود کە لە دانی مارک دەژیت و دەزانم کە لە زاکیرەی لە یادەوەری بە کوردی پەتی قسان لە یادەوەری هەموو ئەو کەسانەی کە کاتی خۆی لە هەفتاکان هەشتاکان بینەری دراما بوونە بینەری شانە بوونە و کەسە ناوێکی و ئەستێرەیەکی دەرەوشاوی کووردا کە لە دانیمارکیش دیسان لە کۆمەڵێک کاروبەر هەموو فیلم و زنجیرەی بیانی و ئەوروپی کاری کردووە ئەو تێیدا بوو کاک بەکر معروف هەروەها کاک وەلید معروف و دەتوانم بڵێم مازی چەند خان مازی چەند خۆشناو ئەوانە لە جیلە کۆنەکانتان هەروەها جیلێکیش بەرحاڵ جیلی نوێ و دەتوانین بڵێن کۆمەڵێک ئەکتەری گەنج لە پاڵ ئەوانە کاندێکیان کاریان کردبوو هەندێکیشان یەکەم کاریان بوو دەتوانم بڵێم وەکو ئەکتەرەکان لە جیلی جیاجیای تێدا بوو و لە هەمان کاتیشدا کەسی تێدا بوو کە کەسی دەتوانین بڵێن پیشەگرە لە بە ئەزمونە لە کارێکی خۆی هەش بوو یەکەم جاری بوو و هەروەها دەتوانم بڵم هەر لە ناو ئەکتەرەکاندا نزیک بە هەر 4 پارچەی کوردستان خەڵکی تێدا بوو و ستافەکەش ئەوەش بڵم کردو ئەکتەری کۆمیدی یان هەرسێک ئەکتەری کۆمیدی کاک حاجی جادر کاک سیروان کاک زانە ئەوانش یەکەم ئەزمموی سینەمایان بوون و ڕۆڵێکی گەوریان گێڕە لە کارەکەوانش تێدا بوون لە پاڵەوەش ستافی تەکنیکیش بەڕاستی هەوڵدرا ئەو ئیمکان بە گوێرەی ئەو ئیمکانیاتەی هەمان بوو ئەو بودجەی لەبەردەستمان بوو ئەو پێویستیانەی لەبەردەستمان بوو هەوڵدرا کە تا بکرێت لێرە تیم کۆ بکرێتەوە لە گروپی گریم لێ دەرچێت کە چونکە لەسەر بابەتی داعش بوو و دەبایە ڕیشێکی زۆر دروست بکرێت و هەروەها هەموو ڕۆژانە شەوانە ئەو تیمە بە خێرایی کاری خۆی کرد بە بۆی کە ئێمە بتوانین بە کەمترین ماوە ئەوانە لە ئێران هێنامان بوون تیمێکی سێکەسی بوو کە ئیسان بە حەق بڵێت کارێکی زۆر باشیان ئەنجامدا بڵێ و لە هەمان کاتدا لە ڕووی پێداویستی و کۆمپانیاوە کۆمپانیایەکی هەر خۆمانی لێرە لە پشکارەکە بوو HDMI کاک محەممەد فەریدوان کە دیسان بڵێن ئەوانیش زۆر پاڵپشتی بوون بۆی کە بە شتێکی ڕەمزی بێنە پاڵ پرۆژەکە و پرۆژەکە بەرهەمهێنانی کارەکە ئەوە زانیان کە کارتی تایبەت بەم ئەرکاستاوە و ستافی وێنەگرتن کە دیۆپیەکەی کاکسۆران ئیبراهیم و تیمێکی ماندوونە ناسی لەگەڵ بۆ بەرحاڵ و
کۆی ئەو تیمە بەڕاستی دەنگ هەڵگرەکان کاک هێوار عومەر و تیمەکەی خۆیت کە دوو کەسی لەگەڵ بوو و گروپی دەرهێنان کۆمەڵێک کەسی باشمان لەگەڵ بوو هەروەها گروپی ئینتاج کە بەڕێوەرەکەی کاک ئارێز بوو ئارێز ئەحمەد هەروها کاک شاسوار ئەوانە بەڕاستی تیمێکی زۆر ماندوونە هەسما لەگەڵ بوو کە ئەو ناممکنان کردە ممکن و توانیمان لە 35 ڕۆژە کۆم ئەو قۆناغە سەختە ببڕین وێڕای کە کوتم زۆر ئاڵنگاری و کێشە و گیر و گرفتمان دەرباس دووبارە ماندوو نەبن دەستان خۆش بێ بەس شانس دەبووەوە تیمێکی باشت لەگەڵ بووە یعنی هەمووی خەڵکی دڵسۆز و ئەوە بۆ ئەو کۆمپانیا پرۆداکشنەکانیش بەڕاستی کۆمپانیای SDM یەکێکە لە ئەو کۆمپانیانەی کە زۆر هاوکارە یعنی بۆ هەموو ئیشە فەنیەکان و هەموو کۆمپانیەکانی تریش چ سینە کورد و چ دۆکۆدراما و چ ئەوانەی کە لە سلێمانین و یعنی هەموو بەپێی توانە هاوکارن بەڕاستی ئەمەش بۆ خۆی لە خۆیان زەحیەدانە مامۆستا یەک شتیش با لەبیر نەکەم ئەو کارە قەت سەری نەدەکرد ئەگەر لە ماوەیەکی کەم چکە بۆ نمونە ئەو شوێنێک کە ئێمە من وەکو لۆکیشن هەڵم بژارتە شوێنی محەڕەمەیە ڕێگە پێنەدراوە حەسەن شام دەزانی کە کۆمەڵێک داستانی پێشمەرگەی لێ تۆمار کراوە کۆمەڵێک زوڵم و ستەم و تراژیدیاش لەلایەن داعشەوە لەوێ تۆمار کراوە پێشمەرگێکی زۆرمان لەوێ شەهید بووە یەکەم جار سپاسی ئەو کەسانە لە ناو وەزارەتی ڕۆشنبیری بە تایبەتیش بەڕێبەری سینەما بەڕێبەری گشتی ڕۆشنبیری هونەر کە مۆڵەت پێدانەکان کرد بەڵام ئەوەش ئەرکە لە سەریان لە هەمان کاتیشدا بریکاری وەزیری ڕۆشنبیری کاک ئاریان کە تا ئاخر دقە لە سەرخەت بوو و هەروەها وەزارەتی ناوخۆ جەنابی وەزیری ناوخۆ هەروەها بەڕێبەری گشتی دیوان کاکێ من هەورامی کە بەدەر لە ڕێنمایەکان دایانزانی کە هەستیارە چکە حەسەن شام ئێستا نازان بەتەواتی بڕیار بوو ئەو کات پێشی یەکی حوت ڕادەستی خاوەنەکانیان بکرێتەوە و هەروە دەزانین کە زەختێکی زۆری حکوومەتی عێراقی لەسەر کەمپەکانی ناو دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆی کە چۆل بکرێت نازام ئێستا بەتەواتی چۆل کرایانە هەموو ئەو زەختانە بەهۆی ئەوەی کە بەڕاستی ئێمە پێویست بوو بە کەمترین ماوە مۆڵەت وەرگرین و بۆیە دەڵێن زۆر سپاس بەر لە ئەگەر ئەم لایەنانە لە پاڵ پرۆژەکەنەوە ئەستەم بوو بۆ نمونە لە پێنجشەممە موافقیان خێرا بۆ وەرگرتین و بۆیان ناردین بۆی کە بەڕاستی گرنگی کارەکان دەزانی هیچێکی دەستە جەمعی دیسانیش کارەکە کە چوینە ناو قۆناغی جێبەجێکردنی بەڕاستی نەدەکرا بەردێک لەسەر بەردێک دانرابا لەو شوێنە هەستیارە کە ئەگەر هاتبا و هێزەکانی زێرەوانیمان لەگەڵ نەبا لە ناو کارەکەدا دوو دیو هەبوو یەک لە ڕووی دابینکردنی سەرچاوی مرۆڤی پێشمەرگە کە جار هەبوو بە سەدان پێشمەرگە لە پاڵمان بوو بە دەیان ئامێری ئۆتۆمبیلی سەربازی لە پاڵمان بوو لەوەش گرنگتر پاڵپشتی هەواڵگیری و ئاسایشی بابەتەکەی ئێمە بوو کە پێم گوتی یەکە لە ئاڵنگاریەکانەوە بوو کە بەڕاستی چەند جار کرایەنە ئامانج و بۆیە دیسان سپاس بۆ وەزارەتی پێشمەرگە سپاس بۆ وەزارەتی ناوخۆوە سپاس بۆ هێزەکانی زێرەوانی کە بێ ئەوان بەردێک لەسەر بەردێک دانەندە نەدرا زۆر سپاس بۆ هەمویان تاوان هەر ئیشێکی هاوشێوە بێ بەڕاستی زۆر ماندووە بن پێتەوە ینی چەند جارێک ئێمە ئیشمان کردو لەو سنوورە بەڕاستی چه هێزی زێرەفانی چه هێزەکانی تری پێشمەرگە زۆر هاوکارن لەو لایەنە مامۆستا پێت نەوتم ئەم کارە کۆمێرشاڵە بێ وەنیە لە سینەماکان عەرزەکرێ و بە تکت فرۆشتنەوە وەنیە ئینشەڵڵا بەڵێ من وەڵامی ئەو بەشەم نەدا بەڵێ ببووری ئەگە جار و بارکە دەکۆخم ئەوە بەڕاستی تۆ ببوورەکە بەو نەخۆشیە ئیزعاجمان کردی وەکو ئەرزم کردی نەخۆش بوومەوە تا ئێستاکە لە ژێر چارەسەری داما بەڵێ ئەوەی کە ئامانجی چووکە یەک شتەیە کە دەبێت زوومی بخەمە سەر ئەو کارە کەرتی تایبەت ئەنجامی دەدات و کاتێک باسی کەرتی تایبەتیش دەکەی بە تایبەتێکە دێتە سەر بابەتی
ئەکشن تۆ پێویستیت بە لایەنی حکومیشەیە بۆیە تەجروبەیەکی زۆر نوێیە بەڕای من کەرتی تایبەت و لەو دیوێشە لە ڕووی لۆجستیکی حکوومەت هاوکارە ئەوە بە ڕوونکەینەوە و وەختی کەرتی تایبەتیش دێتە گۆڕە بێگومان کەسێک یان کۆمپانیایەکی کەرتی تایبەت کە دێتە ناو بابەتەکە بە تایبەت ئەگەر کۆمپانیایەکی پەیوەست بە سینەما بێت یان ناوەندێک وەکو ناوەندی سینەما هەولێر کە ناوەندێکی فێرکاری و هەروەها پەرەپێدانی کللتوری سینەمایە بێگومان دەبێت چاویشی لەوە بێت کە هەریش نەبێت لە ڕووی مادیەوە بەشێک لە تێچۆکە یان هەمووی تێچوەکە یان بە قازانجەوە بۆی بگەڕێتەوە بۆیە بەدڵنیاییەوە ئێمە چاومان لەوەیە کە لە سینەماکان نمایش بکرێت لە هەروەها ئەوەش ناشارنەوە چاویشمان لەوەیە وەکو هەموو کەسێکی دیکەکە دیسان فیلمێک بێت کە ڕووی ئەوەی هەبێت ڕوو لە فستیڤاڵەکان بکاتووە ڕووی ئەوەی هەبێت کە ئەگەر یەکێک ڕخنەی لێگر لە ڕووی هوەریەوەش بەرحاڵ چاوی لەسەرەوە بابەتە ڕاست مامەسا پێشبینی دوایە کە ئەچێ بۆ فستیڤاڵەکانیش جگە لەو عەرزەی کە لێرە ئەیکەی بە تکتووە بێتە فیلمێکی کۆمەرشاڵ وەڵای اینجا دەمێنێتەوە سەر سیاسەتی بەڕاستی سپۆنسەرەکانی کارەکەیە چکەوە خودت دەزانی دەبێت وەکو بڵێ لەلایەک چاوە لەوەی بێت کە نمایشکردنی لە هۆڵەکانی سینەما کار لەوە نەکات کە لە فستیڤاڵەکان دوور بخرێتەوە وەکو دەزانی کە نمایش لە هۆڵەکانی سینەما لەولاشەوە فستیڤاڵەکە هەندێک ڕێوشوێنی سیاسەتی تایبەت هەیە کە دەبێت ڕەچاو بکرێت ڕاستی ئێستا کە زۆرتر زوومان لەسەرەوەیە کە فیلمەکە قۆناغی مۆنتاژ و دوای وێنەگرتنیش دەرباس بکە مۆنتاژە میکساژەت بەرحاڵ ئەوە خەریکی دروستکردنی مۆسیقان پۆست پرۆداکشن بەگشتی ئەو قۆناغە هەستیارە تەواو بکات اینجا بەڕاستی دەبێت لەسەر بابەتی ئەوەی کە هۆڵەکان نمایش بکرێت لە فستیڤاڵەکان نمایش بکرێت دەبێت بەرنامە ڕێژێکی بۆ بکرێت وەکو بڵێن هەرچەندە پەندە زۆر ناشیرنە دوورە لە ژینگە پارێزی مرۆڤ دۆسی بە بەردێک دوو چێشکە بەردەینەوە بڵێن بەڵێ زۆر باشە مامۆستا هیوای سەرکەوتن ئینشەڵڵا بەو هیواین کە تۆزێ بۆی بینەری خەڵکی خۆمان بۆ سینەماکان زیاترکین بەو هیوای بتوان لە سینەماکان عەرزیکەن زۆر باشترە بێ قۆناغی دوایش کە بچێتە فستیڤاڵ و یعنی ئەنجامێکی باشی هەبێ زۆر باشە و بە تەئکید جەنابیشت کە کارێگەکەی هەمیشە تایبەتمەندیەکی زۆر جوانی تێە یعنی وەکە شتێکی دووبارە دەرناچێت تەسەوڕ ناکەم بەو شێوەیە بێ مامۆستا بەپێی ئەوەی ئەو ئەزمموی فیلمی درێژت کرد فەرقی بۆ تۆ جیاوازی ئەم فیلمە لەگەڵ فیلمەکانی پێشوت چی بوو لەگەڵ شۆرت فیلمەکانی یاخود لەگەڵ دراماکە کە کردت و ئایا پێ دوایە ئێستا ئێمە ئامادەین هەم لەلایەنە لۆجستیەکەوە هەم وەک بینەر و هەم ستافی تەکنیکی کارەکانیش پێت وایە ئامادەین کە ئیتر بەردەوامی بە فیلمی درێژ بدەین نەبێتە گەورەکردن بەڵام خۆ من زنجیری تەلەڤیزیۆنیشم دروست کردووە ئەوە دەتوانم بڵێم ئەمە قورسترین تاقیکردنەوە بوو کە تۆ قورسترین تاقیکردنەوە بوو بۆ کەرتی تایبەت قورسترین تاقیکردنەوە بوو بۆ پاڵپشتی حکوومەت بۆ کەرتی تایبەت قورسترین ئەزموون بوو بۆی کە دەرگا بکرێتەوە و ڕوو لە کارێک بکەین کە باجێتی کەم بێت و لە هەمان کاتدا لە ڕووی بەرهەمهێنانە پرۆداکشنێکی زۆر قورسی هەبێت وەکوکتم بە سەدان جازەفەتان بە سەدان پێشمەرگەی تێدا بوو جار هەبوو بەدەیان داعشی حەقیقی تێدا بوو کە دەمانهێنا وەکوی حەقیقی دەرچێت ئەوان هێزی
مهم ئێستا ئەوانێکی هێنامان سجنی خۆیان دەرباس کردو و لە ڕووی قانونیەوە مشکلێکیانەوە لە ناو کەمدانە سوودمان لە ئەزمموی بەرحاڵ وان وەرگرتووە زمانی خۆیان ئەزمموی خۆیان کە ڕۆڵی خۆیان گەرن و لە هەمان کاتەوەکو گوتم لە لۆکیشنێکی زۆر دژوار کە بە دوور بوو لە پێداویستیە زەڕوریەکان زۆر جار پێداویستیە تەکنیکەکان زۆر جار هەموو ئەوانە بەڕای من پێمان دەڵە ئەزمموونێکی قورس بوو ئەزمموونێکی چاو نەترسانە بوو کە لەمە بوو لە ئیشەڵا کە کارەکە پشت بەخوا دەسەواژەی پشت بەخوا زۆر باشە ئەگەر تەمبەڵمان نەکە پشت بەخوا ئەگەر کارەکە جوان دەرچوو لە هۆڵەکانی سینەما نمایش کرا دڵنیام کە دەواازەیەک دەبێت بە هەموو ئەو کەسانەی کە دەیانوێت کارێک تاقی بکەنەوە کە قورسە هەندە سەواژەی قورسە ئەم کە قورسە و هەمیش کە بە بەجێتێکی کەم بەڵێ بە باجێتێکی کەم من باجێتەکە بەجێ دێڵم چکە نازانم بۆ مۆزۆی مۆنتاژ چەند پارە تەرخان دەکرێت بۆ مۆزوی بابەتی بابەت و مەوزوع هەردووکی عەرەبینە بۆ مژاری مۆسیقا و پۆست پرۆداکشن چەند پارە تەرخان دەکرێت بەڵام دەتوانم بڵم کە ئێستاکە خوار $60,000 تێچووی ئەو کارە قورسە بووە ئەهۆ عەقدانە کە من دیسان سپاسی ئەو ستافە دەکەم کە لەگەڵم بۆ ئەو تیمە ئەو دەستەیە ئەندامانی ئەو دەستەیە کە لەگەڵم بوونە و بە دەتوانە وڵم تا ئاسی خۆبەخشانە هاتوونە کاریان تێدا کردو بەس بۆی کە پرۆژەکە سەر بگرێەوە خۆشەکەی ئۆیە لە یەکی مانگ بەولاوە کە بەرەبەر لەگەڵ ئەکتەرمان کاستینگی تاقیکردنەوەی ئەکتەر و دواتر تیممان هەڵدەبژار تیمەکەش خۆشەکەی ئەو بوو تا ڕۆژە ئاخیرەکانیش بۆ نمونە مەسەران نمونە دڵمەوە بەڕێوبەری بەرهەمێنانمان دەست نیشان نەکرد زۆر سەیر بوو وەکو گوتم ئەکتەرەکانی زۆر جار لە کاتی ڕۆژی پێش وێنەگرتن ناچار بووی هەبوو ئەکتەر بووە سەفەری بوو هاتە پێشە لە ناکاو دەبە ئەکتەر هەڵبژێن هەموو ئەوانە وێڕای هەموو ئەوانە ئەو ئەندامانی ئەو تیمە دەتوانم تا ئاستی خۆبەخشی هاتن کاریان کرد نەمەدو شانسێکی باشە بەڵێ هەموو خەڵکە چاکەوای کرد کە بەڕاستی ئەزمموونێکی زۆر قورس تاقی بکەینەوە وەکو ئاماژم بکرد ئیشەڵا دەواازەیەک دەوێ بۆی کە هیچمان نەترسین تۆ کاری چاو نەترسانەمان کردووە گەلەبیری لێ دامەزرەیە کارمان دەکرد کە بەرنمەیەک بدەوێت ترایلێرێکی بۆ دروستکەین دەچوینە مۆنتاژ دەیگوت هەفتێکی دەوێت دەچوین دەمان گوت کاکە تیممان دێ هەفتێکی دەوێت ئەو ئێوارەیەک ڕۆیشتین بە 2 ساعت کارێکمان کرد و دواتریش هاوڕەیەکی نزیکی من و تۆ کاری مۆنتاژی بە لاپتۆپ بۆ کرد و مەبەسی من لە سینەما بەڕای من ئەو سینەمایەک ئێستا کە دەیبینن دەزانین کە حکوومەت بەرحاڵ بە هەندێک کەسی تایبەت نەبێت کە بودجەی بۆ تەرخان دەکرێت ئەوانەی کە سینەما خوازن سینەماکار وەختی تۆ گوتت کاریان ڕسق و پیشە هەموو سینەما بێەوە بۆ ئێمەی کورد کەمێک هۆبی بمێنێت بەڵێ ئەوانەیە کە سینەما خوازن بەڕای من ئەو کارە دەبێتەوەی ئەوەی کە چاو نەترس بن چاو نەترس نەبن ناتوانن کار بکەن سینەما خۆشەویستیە حەزە مامەستاوەی تەجروبەت کرد بەش مەسەلەن ئەو فیلمێکی بڵند دروست کرد بە بەجێتێکی کەم هەڵبەتە نامێ بیزات باسی بەجێتەکە بکەم ئەمێ باسی شێوازی سەرفکردنی بەجێتەکە بکەم پێ دوایە کە ئیتر هەندێک جار فیلمی درێژ کە ئەکرێ هەندێک بەجێت باسەکەن لە کوردستانە کە مبالەغەیە ئەوەتە فەرموتۆ فیلمێکی 90 دقەی دروست کردووە فیلمی بڵندیشە بە بەجێتێکی کەم وەک خۆتەڵی لە خوار و $60,000 پێدوانیە کە هەندێک جار مبالەغا دەکرێت لەم شتە من ئەکرێ یعنی ئەکرێ بە بەجێتی کەمیش ئیش بکرێ فیلمی بڵندیش بکرێ کە هاتمە لای تۆ گوتم تۆ خۆت لە دڵەوە خەریکی پێشکەشکاری بۆ بەرنامە منیش لە دڵەوە هەرخۆشم کەسێکی ڕاشکاوان دەزانی زۆر باجێ ڕاشکاویشم داوە بۆیە دەزانی هەر باشترە دوورە پەرێزی شمە ئەتێکەڵی کەس نابم ڕاستی و بۆیە ئێستاش بە ڕاشکاوی دەڵەمەوە حەقیقەتەکەم پێگوتی نازانم ئەوانەی کە باسی باجێتی زەخم دەکەن و گەورە دەکەن
تا چەند وەکو من ڕاشکاون وەکو تۆ ڕاشکاون بەڵام ئەوە ڕاستیەکە هەرچەندە زیان لەوانەیە بە بابەتی بانگەشە بۆ فیلمەکە بکرێت کە لەوانەیە ماوەکی دیکە لە هۆڵەکانی سینەما نمایش بکرێت بەڵام ئیسان دەبێت ڕاستگۆ بێت من ئەوە ڕاستەکەت پێ دەڵم جا بۆیە ناتوانم لە بڕی ئەوانی دیکە کە بە هەر شێوێک لە شێوەکان نەک تەنیا ئەوانەی کە فیلم بۆ هۆڵەکانی سینەما دروست دەکەن یان دەتوانین بڵێن فیلمی بازرگانیە یان پیشەسازیە دەستەواشە پیشەسازی جوانترە یان ئەوانەی دیکە کە دێن فیلم دەکەن باجێت لێرە وەردەگەن دەڵێن مەسەلاً 2 ملیۆن یۆرۆمان لە بۆ نمونە لە ئەوروپا لەگەڵ خۆم هێناوە نازام تا چەند ئەو مەبلەغانە ڕاستە ڕاست نییە دەستەکەم وهمینەوە وهمی بن بۆی کە پشتە ملێ قسە نەکەینەوە مایکمان لە بەردەمە بەڵام ناتوانم لە بڕی ئەوان قسە بکەم و بەرد بە تاریکیەوە نانە ڕاستە مامساوە خۆشت زۆر ئاگداری هەم یعنی لە ڕابردوو چەنەها ئیشە بووە پارێکی زەبەلاحیشی بۆ سرف کراوە دوایی بە هەزار حاڵ گەیشتۆتە ئەنجام مەسەلەن کە ئەنجامەکەشت بینیوە هی ئەو یعنی مەرجنیە ئیشەکەش کوردی بێ بەس گرنگ لە کوردستانە کراوە هی ئەو بەجێتە گەورەیە زەبەلاحە نییە کە باس کراوە بەڕاستی اینجا ئەمانش گرفتێکن ینی وەختیەوێت تا خەڵک تێگا لەوەی کە ئەوەی کە فیلم دروستەکە فکرە نەک پارە بە بڕای من ئاوایە یعنی زۆر جار هەندێک هەر ئەسڵەن پێویستت بە سەرفکردنی پارەیەکی وانە بۆی فیلمێک بەرهەمێنی هەمومان پێشتر ئەوەمان کردووە بەل لەوە بۆجێت شۆرت فیلممان دروست کردووە یعنی خەڵکەیە بڕات بێ تۆش ئەیناسی خەڵکەیە فیلمی دروست کردووە بە ملیۆنێک دیناری خۆمان و نەتایجیشی زۆر باش بووە یعنی چەندین خەڵاتی باش و گەوری بردوێتەوە لە دەرەوە فیلمی مەرغوبیش بوون لەسەر قسەی تۆ باجێتی کەم وات لێ دەکا کە تۆ وەکو دانەرێک یا بە عەرەبی وەکو مؤلفێک بەڵێ کار بکەی و وەختی ئەوە وات کرد لە ڕووی باجێتەوە تۆ مەجبوری کۆمەڵک فلتەر خەیە خۆت وەکو دانەر کاتێک کە خەریکە دەنووسی نمونە زۆر مەسەلەن لە ئەوانەیە کە فلتەریان لەسەر و وەکو سینەمایەکی سەر بەخۆی نادەوڵەتی کاریان کردو بۆ نمونە لە ئێران بە باجێتی کەم کاری گەورە کراوە وا چکە دەرهێنەرەکە خودی نووسەریش بووە هەوڵی داوە سوود لە توانای پێنووسەکەی خۆی وەربگرێت کە ئەو دیمەنانەی دەینووسێت یان ئەو شتانەی کە بڕیارە وێنا بکرێن ئەو دەقەی بڕیارە وێنا بکرێت لە ڕێگای کامیراوە بگونجێت هەر نمونە دیسان لە تورکیا یاڵماز گۆنای کە لە زیندان فلتەری خستە سەر خۆی لە دەرەوەوێت چۆن دەتوانێت خواست و ویستی خۆی لە ڕێگای نووسین بەرەو دەرەوەی زیندار ببات و فیلمەکەی وێنا بکرن فیلمەکانی یان زۆر شوێنی دیکەش ئەو شوێنانەیە کە فلتەریان لەسەر بووە مەبەستیمەوەیە کە کاتێکە سینەمای سربەخۆ باسی لێوە دەکرێت بەڕای من بابەتی دانەربوون مؤلف بوون کە دەرهێنەر خۆشی نووسەر بێت بۆ نمونە ئەو کات ناچارە بیر لە وێناکردنیش بکە ڕاستە قۆناغی وێناکردن نەما بەڵام لە کاتی نووسین دەبێت بیر لە وێناکردنی ئەوەی کە دەینووسێ بکاتەوە کە بە کەمترین پارە و تێچوو بێتە سەر شاشە بێتە سەپەر طبعا نەک بۆ معنای لە قاڵە بدایت لە بەخاتری کەمی بودجە تۆ شتەکان بشێوێنی هەرچەنە هەتا ئێستش بەردەوامە مەسەلەن لە وڵاتێکی وەک ئێران کە احتیمامێکی زۆر هەیە بۆ سینەما و بۆ هونەر بەگشتی بەڵام هەر بەردەوام کاری لۆ بودجە دەکرێت و هەمووشی نەتیجەی باشە هەرچەندە ئەوەی ئێمە جیاوازە بۆ نمونە لە ئێران زۆرتر ئەو سینەما ناحکومیە نزیک دەبێتەوە لە سینەما کە پێی دەڵێن سینەما ژێرزەمینی هەرچۆن گۆرانی ژێرزەمینیمە هونەری ژێرزەمینیمان هەیە ئەدەبیاتی ژێرزەمینە کە زۆرتر دەنگی ناڕەزایە ئەوەیمە ئەوە نییە بەڵام دەتوانین بڵێن کە سینەمایەکە کە دیسان هەوڵ دەدات ڕەچاوی
خصوصیاتی یان تایبەت مندیەکانی هەم شوێنەکە هەم لۆکیشنەکە کارێمی کوردستانە هەروەها بابەتی مادی بابەتی معنەوی کۆمەڵێک شتی ئەوانە دەبێت ڕەچاو بکرێت. ڕاست دەست خۆش مامەستا ئەو کێشانە چین کە پێ دوایە مەسەلەن ساڵانێک لە ناو سینەما هەیە و هێشتا دووبارە ئەوێتەوە لێرە لە لای خۆمان لە کوردستان بیزە نەبوونی ڕامیاری یان سیاسەتی سینەما نەبوونی نەخشە ڕێگا بۆ سینەما ئەمە گەورەترین کێشەیە کە بەداخەوە ئێمە نیمانە. ئەمەش بە چی دەکرێت؟ یەک لە ڕێگای حکوومەت خۆیەوە دەکرێت، دوو واتە بوونی یاسایەک بەڵێ نەخشە ڕێگایەک دوو لە پاڵ حکوومەت ئەو ڕێکخرا و دامەزراوانەی کە پەیوەستن بە سینەماوە چ کەرتی تایبەت چن ئەو ڕێکخرا و سنتەر و ناوەندانەی کە لە هەرمی کوردستان هەنا و چه بستیباڵەکان بەڕێبەراتی بستیباڵەکان کە هەمووشان دەتوانم بڵم زۆریە بەشێکیان بوونەتە کۆمپانیاش مەسەلەن هەموو ئەوانە پێکەوە داڕێژەری نەخشە ڕێگا و ڕامیاری سینەماییە کە بەداخەوە ئێمە تا ئێستاکە ئەم نەخشە ڕێگایەمان نیە وەک کێشەیەکی گەورە وەختی تۆ نەزانی ڕۆڵی کەرتی تایبەت چییە، نەزانی ڕۆڵی حکوومەت بۆ پێشخستنی سینەما چیە، ئەو کات زۆرتر هەوڵەکان دەبنە هەوڵی تاکە کەسی سم بۆ نمونەوە هەوڵەی کە ناوەندی سینەما هەولێر لەو فیلمە داوێتی هەوڵی ئەو ئەندامانی ئەو دەستەی کە لەگەڵم بۆ تیمەی لەگەڵم بووە کە کاریان کردو زۆرتر بە ڕوحیەتێکی خۆبەخشانە هەوڵی فەرزین کەریم هەوڵی کاک بڵند هەمووانە هەوڵی تاکە کەسینە پێم بابێت بە هەوڵی تاکە کەسی هەبێت بەڵام دیسانیش دەبێت نەخشە ڕێگایەکیش لە پاڵ ئەم هەوڵە تاکە کەسیانە ماوەیەک ببوورە قسەژەکەی خەریکی کۆمەڵەیەک بوون دروستانە کرد کۆمەڵی سینەماکارە ئەوە دەگەڕێتەوە بۆ دەتوانم بڵێم سەرەتاکان ساڵی 2004 و 5 و 6 و پێشتریش هەوڵ هەبوو ئەوەی کە بەڵام مەسەم تۆ بڵێ هەموو شارەکان کۆکەیەوە لە دەرەوەش کۆکەوە هەوڵێکی وا هەبوو و تەنانەت لە بیرم دێت ئەگە 2010 یا 11 نەبێت لە یەکێک لە هۆتەلەکانی هەولێر کۆنفرانسێکی ڕۆژناماوانی گەورەش کراوە ڕاشمانگەن بەڵام هەمووی چەندە ڕۆژی پێنەچوو هەڵوەشاوە بۆ بەهۆی ئەوەی کە من خۆم یەکەم کەس بووم پاشەکشەم کرد و دواتریش برادەرانی هاوڕێیانی تریش هەندێکیان پاشەکشان کرد دەگەڕاوەوەی کە بڕاستی جیهانبینی من یان فڵان کەس دەگەڵ ئەوەی تر جیاواز بوو بەرحاڵ بەداخەوە خۆزگا ئەو کاتە هەمومان بە یەک دیدی یەکگرتووە سەیری بابەتەکەمان دەکرد ئەوە کات ڕوانینی جیاواز بۆ دانانی نەخشە ڕێگا ئەو نەخشە ڕێگا زۆر گرنگە جیاواز بوو لێک جیابووینەوە بەڵام هیوادارم کە دیسانیش ئەمە سەر بگرێت چونکە بەڕاستی کەرتی تایبەت دەبێت لێرە پێش بخرێ وەختی کەرتی تایبەت پێشخراوە شتێک بە ناوی پیشەسازی سینەما پێش دەخرێت وەختی پیشەسازی سینەما پێشخرا ئەو وەخت سینەما ناسی و فیلمولۆژی پێش دەخرێت چکە بۆ فیلمولۆژی چییە زانستی سینەما یا فیلم بریتە لە پەیوەندی نێوان لایەنەکانی پیشەسازی بە لە شتێک پیشەسازی کۆمەڵناسی فەلسەفە ئابووری فڵان بێمان هەموو ئەوانە پێکەوە دەتوانێت هەگبەیەکمان بۆ دروست بکە کە پێی دەڵێن سینەما یان نەخشە ڕێگای سینەما اینجا بەداخەوە تا پیشەسازیش لە پاڵکەرتی حکوومەتی کە دوو جیهان بینی لێک جیاوازن پێکەوە ئاوێتە نەکرن زەحمەتە لێرە بتوانین خەونی گەورە بۆ سینەما ببینین واتە ئەبێ مەسەلەن سەرە گەورەکان بیدایەت تێبگەن لە سینەماکە سینەما چیە بەڕاستی هەملایانی حکوومەتیش و هەم کەرتی تایبەتی ژەوانی کە کۆمپانیا و ڕێکخراوە باڵێن گەورە و عیملاقەکانن ئەبێ تێگەشتنی ئەوانە هەبێ بۆ سینەما ئەنجا خەڵکی شتەیەکە مامەستا لەم دۆخەی ئێستاە سینەما
ئی کوردستان تۆ پێ دوای ئەبێت چ سینەماکار و چ بینەرەکان ئەبێت چی بکەن یعنی ئەبێ مەسەلەن هەوڵەکانیان چۆنی بێ لەمە دوان سینەماکارەکان و بینەریش ئەبێ چاڕوانی چی بکە لە سینەماکاری خۆمە دەبێ هەوڵی کردداری ئەو کە ئێستا پێشتە قسەم کە هەمووی قسەی گەورە بوو دیوە تیۆری بیردۆزەکەی ئەوە وازدەوە بێنین بە کردداری بۆ نمونە تێکەڵکردن و ئاوێتەکردن و دەست یەکترنانی حکوومەت و کەرتی تایبەت و سینەماکار چۆن دەبێت بەر لە هەشتێک دەبێت ئێمە گرنگی بە ڕاگەاندنی سینەمایی بدەین کە ڕاگەاندنی سینەمای خۆی لە ڕۆژنامەنووسی سینەمایی لە دام و دەستگای ڕاگەاندنی سینەمایی مەسا و بەرنامەی تۆ بەشێکە لە ڕاست ئەمە کە بەشێکە لە دامەزراوەیەکی دیجیتاڵی میدیایی بە ناوی 1964 و دیوەکەی دیکەش خوێنەر و بینەر و بیسەر و بەردەنگی ئەم لایەنە میدیایە سینەماییە ئەم سێ کۆچکە بە چی دروست دەبێت یەکەم شتەوەیە کە بەڕاستی دەبێت ئێمە وا بکەین میدیاکاری سینەمایی پەروەردە بکرێت و هەوڵ بدەین کە بەرنامەی سینەمایی زیاد بکرێت لە رادیۆ بە بازارکردنی فیلمەکان اینجا مەبەستیم لەوەیە کە هەموو ئەوانە مەسەڵ بۆ نمونە وڵاتانی خۆمان بەدەیان ڕۆژنامە و گۆواری سینەمایی هەیە لەو دۆخەی ئێمەدا هەمۆزئی یەکگرتنی کەرتی تایبەت و حکوومەت و سینەماکاران پێکەوە حکوومەت دەبێت داهمی ئەو جۆرە ڕاگەاندنانە بدا کە گرنگی بە سینەما دەدەن یارمەتیام دەر لە ڕووی مادی کاتێک تۆ خەریکە لە ڕووی ڕاگەاندنەوە ڕای گشتی دەجوڵێنی لە هەمان کاتیش چاوێکش لە پیشەسازی سینەمایی بێت بۆ نمونە ئەوفیلمانەیە کە لەو ئاخیران هەمووی بۆ سینەما دروستکراوە بە پێی یاسا بە یاسا وەکو حکوومەت ئەوە بسەپێنە لەسەر میدیا بۆ نمونە ڕۆژنامەکان ڕۆژانە بە لیستی ئەو فیلمانەیە کە لە وڵەکانی سینەما نمایش دەکرێتەوە بکات ئەو فیلمانەی کە بۆ نمونە دروست کراوە کەرتی تایبەت دروست کردوویەتی یان حکوومەت سپۆنسەری کردووە با گرنگی بە خوێندنەوە بۆ ئەو چاندانە بدێت فیلمی کوردین بە ئەوانە دەبێتەوە ئەوەی تۆ بینەر دروستکە وەختی بینەرت دروست کرد بەڕای من ئەو قۆناغێکمان بڕی بینەر کە دروست بوو دیسان ڕۆڵی حکوومەت دێتە پێش حکوومەت فیلمێک کە لە هۆڵەکانی سینەما دروست دەبێت بەرهەمی ناوخۆیە کەرتی تایبەتە حکوومەت وەرە بەشێک لە پارەی بلیتەکە تۆ لە ئەستۆی بگرە وەرە حکوومەت تۆ کە فیلمێک نمایش دەکرێت لەگەڵ سینەماکان لەگەڵ خاوەن سینەماکان کۆمپانیاکانی سینەما هۆڵەکانی سینەما ڕێکەوە کە بڵێ من بەشێک لە تێچووی بلیتەکەت و فڵانەوە من دەیدەم لەولاش دیسان خەریکی تۆ دەکەی بینەر ڕوو لە هۆڵەکانی سینەما بکە ئەو کات پێم وابێت کەرتی حکومی کە خەریکە کاری خۆی دەکە ساڵانە یەک فیلم دوو فیلم بەرحاڵ چۆن دەیدێتە کێ و نایداتە کێەوە بابەتێکی دیکە کەرتی پیشەسازیش هەنگاوەکانی هاوڕاستە لەگەڵ کەرتی حکومی دەڕاتە پێشێ ئەو کاتە ئێمە دەتوانین بڵێن ئاخەریکە هەنیمچەر نەخشە ڕێگایەکمان هەیە بۆ سینەما باسی خاڵێکی زۆر جوانە کرد طبعاً باسی ئەوت کردوتە ئەبێ حکوومەت گرنگی بدا بەو بەرنامانەی کە با بڵێن دەربارەی سینەمایە بەڵام هەست دەکەم هەندێک جار خۆی سینەماکارەکانیش لە ناو یەک نەک هەندێک جار زۆر مشکیلیان هەیە من لە بەرنامەی خۆم شەخصی وا هەیە مەسەلەن قسەمان لەگەڵ کردو بۆی بێتە بەرنامە ئەڵێ من نایم لەوەی فڵانە کەس هاتووە باشە یعنی تو جارێ ئەو یەکگرتنە ئەگەر دروست نەبێ خۆی فیلم ئەبێت چۆن بەرهەمی بینی ئەبێ ئێمە چۆن وا بکەین حکوومەت پاڵپشتی بکا بۆ بەرهەمێنانی فیلم هیچ نەبێت لە ساڵەکە 5 فیلم دروستکەی ئەبێ تۆ حکوومەت ناچارکەی بەس ناتوانی ئەگەر ئاوا پەرتەوازە بی وەک تۆ ئەڵەی نە ئەم لەگەڵ ئەو یەک بێ نە ئەو لەگەڵ ئەو یەک بێ ئەمە تۆزێ زەحمەتیەکە ئیشەکە
شتێک هەیە مامۆستا تۆ خۆت بەڕێوبەرایەتی سینەمای هەولێر بووی بەر لە 20 ساڵ پێش بەر لە 20 ساڵ پێش هەرچەنە بارودۆخی ئەو کاتە لەگەڵ ئێستا هەڵبەتە جیاوازە بەڵام زۆر جار باسەکری و جێی سەرنجیشە بۆچی ئێوە نەتانتوانی سینەما زیاتر بەرەو پێش بەرن بە 20 زات لەم شارە لە هەولێر هەرچەنە هەمووی هەر وەک یەکە چ هەولێر چ سلێمانی چ دهۆک هەمووی یەک معاناتیان هەیە بەڵام 20 زات لێرە هیچ نەبێ مەسەلەن دهۆک ئێستا فستیڤاڵێکی باشی هەیە ساڵانە سلێمانیە بە عینیشت بە هەرچەنە هیچ شتێک بەدەر نییە لە کەم و کوڕی بەڵام هەر ئەکرێ بۆچی واتان نەکرد خەڵک تێڕوانینێکی تری هەبێت چ خەڵک و چه حکوومەتیش بۆ سینەما خۆی تۆ خۆت لەناو ئەم لوکێشنە ئەم شوێنەی ناو ئەو کۆمەڵگەی لە ناو هەرێمەی ئێمەی پێشخستنی سینەما وەکوکتم پاکێژێکە کە بریتە لە دروستکردنی نەخشە ڕێگا و سیاسەتی سینەمایی بەداخەوە کللتوری ئێمە کللتوری کاری هەرەوەزی نییە بۆ نمونە لەوە بە باسکەین فەرز بەڕێوبەری دایرێک فەرمانگەیەک بەڕێوبەراتیەک کە دەگۆڕە یەکێکی ترکە دێت یەکێکی ترکە دێت دەڵێ من لە سفرەوە خەریکم بناغی ئەو فەرمانگە و سیاسەتی ئەو فەرمانگەی دادەڕێژمەوە ئەوە خەلەلەکە کەم و کوڕیەکە لە چییە؟ کەم و کوڕیەکە لەوەیە کە کللتوری یەکتر پەسەندکردن کللتوری پێکەوە کار کللتوری کاری هەرەوەزی لای ئێمە نییە بە تایبەتی لە بابەتی استراتیجی و هەستیاری وەکو سیاسەتی فەرهەنگی ئەوەی کە پێی دەڵێن کللتوری سیاسەتی و ڕامیاری فەرهەنگی لایەنە ئەدەبی وێژەیی هونەری وە زۆر لایەنی دیکەش دەگرێتەوە کە پێویستی بەوە هەیە پاڵپشتی مادی حکوومەتی لە پشت بێت و هەروەها پاڵپشتی ئەو کەسانەی کە پەیوەستن بۆ نمونە بەلایەنی وێژەی بەلایەنی هونەری بۆ ئەو کەرتە پێش بن کاتێک تۆ لە هەموو دیوەکەوە بێبەری بوو چۆن دەتوانی پاکێجێکی وا قرس بۆ سینەمادانەی کە بۆ نمونە ڕێخستنی سینەماکان بێتە فستیڤاڵ هەیە خۆ دەزانی ساڵ هەیە ساڵ هەبووە هەفتەیەک لە سلێمانی لە دۆک فستیڤاڵ هەبووە لە کەرکوک 4 ڕۆژ 5 ڕۆژ 6 ڕۆژ پێچووە فستیڤاڵەوە 4 ڕۆژ پێچوە فستیڤاڵ هەبووە من خۆمان بەسەر هاتووە لە ماوەی 2 هەفتە 3 فستیڤاڵم کردووە بۆ من هەر ڕێخستنی فستیڤاڵەکان تۆ ئەگەر نەخشە ڕێگات هەبێت و دامەزراوەیەکت هەبێت لە سەروی فستیڤاڵەکان کە پێ بڵێ بابە تۆ مادەم شوێنەکەت فستیڤاڵەکە لێرە دەکرێت و ئەم تایبەتمەندیانەی فستیڤاڵەکەت ئەوەیە تۆ وەرە ئەم کاتەی ساڵ فستیڤاڵەکە بکە فڵان فستیڤاڵ تۆ لەسەرتە بە گوێرەی ئەو تایبەتمەندیانەی هەتا وەرە ئەم ساڵە ئەم کاتەی ساڵ فستیڤاڵ بکە بۆی کە ئەم تێکچڕژانە دروست نەبێت ئەمە پێی دەڵێن داڕشتنی نەخشە ڕێگا ئەمە بەس فستیڤاڵەکان ئەدی دروستکردنی فیلم دروستکردنی فیلمیش پێویستی بە دامەزراوەیەکەیە یان ناوەندێکەیە یان لیژنەیەکەیە یان دەستەیەکەیە کە بتوانێت گرنگی بە دروستکردنی فیلم داد بتوانێت لە ڕووی بە بازاڕیکردن ئەگەر تۆ هاتی فیلمێکت دروست کرد لەسەر ئەرکی خۆت لەسەر ئەرکی سەرمایەدارێک لەسەر ئەرکی کۆمپانیایەک دەبێت ئەم دامەزراوە NGO یان نیوە حکومی نیوە NGOە هاوکاریت کا بە بازاڕیکردن کە تەجروبەی هەتو خەڵکی پسپۆرت دەبێت و ئەوە کاری تاکە کەس نیە کاری بەڕێوەبەراتیەک بۆ نمونە بەڕێوەبەراتی سینەمای هەولێر بەر لە 20 ساڵ پێش ئەوە کاری دامەزراوەیەکە کە لە سەروی بەڕێوەبەراتی بێت لە سەروی بەڕێوەبەراتی گشتی بێت لە سەروی وەزارەت بێت
هاو ئاستی حکوومەت بێت کە بتوانێت لەگەڵ ئەنجومەنی وەزیران کار بکە. زۆریش کارمان کردووە. من ئەگە بڵێم چی کراوە هەر خۆم دیسان دەبێتە من حەزم لێ نییە زۆر بڵێم. من لە چەندی قۆناغ لژنە دروستکراوە بۆ دروستکردنی ئەم کارە. وەزیرە جیاجاکان هاتوونەتە سەخت، بەڵام بۆ نمونە لە وەزارەت دەرباز نەبووە، بۆ نمونە لەلایەن خودی سینەماکاران نەکرا، بۆ نمونە لەبەر شارچێتی نەکرا، بۆ نمونە لەبەر بەرژەوەندی فلان بستیڤال و فلان بستیڤال تێکیاندا چوونەتە لە وەزیر تێکیاندا، بۆ نمونە لەبەر زوانم چۆتە پارلەمان ململانەی حزبی نەهێڵەوە، چۆتە ئەنجومەنی وەزیران فەرەس لە قۆناغی جیاجا فلان و فلان کابینە چۆتەوێ لەوێ قەتیسماوە. یعنی ئەوە بە تاکە کەسێک بە بەشێکی سینەما بە بەڕێوەراتێکی گشتی بە وەزارەتێک ناکرێت، بەڵکو ئەوە کارێکی هەرەوەزی نێوان میری و خودی دامەزراوە و کەسە سینەمایەکانە کە پێکەوە دەبێ بیکەن. ئەگەر ئەوە نەکرێت زەحمەتەکە کارەکە سەر بگرێت. مامەساتە لەو کاتەوەی کە تۆ بەڕێوەبەر بووی پێشوە خۆتەڵی پێش 20 ساڵ تا ئێستا هیچ گۆڕانکاریەکی وات بینیوە مەسەلەن بیزاد لە ناو سینەمای ئێرە؟ نا بۆنمە 2005 حاوت پێشەوی بەرحاڵ وەزی مادی باش بوون و منەوە زۆر سادە ساڵ هەبووە لە هەرێمی کوردستاندا 7 فیلم کراوە. ئەو کات مەسەلەن بۆ نمونە لە وڵاتانی عەرەبی حەسرەتی سینەمان هەبوو، سعودیە سینەمای هەر نەبوو، فیلمی هەر نەبوو. ئیمارات دەبیرم لە ساڵێک لە بیرم لە ڕێک ساڵەکە چەندە فیلمێکی دروست کرد کردیە ڕۆژی نەتەوەیی. ئێستا دەزانین دوبەی خەریکە بستیباڵێک لە بستیباڵان گەورەکان دەباتە پێشوە بەڵێ ئەستێرەیەکی سینەمایی هێنا. سعودیەوە 3 خو لە پارس خولی سێم بوو، هەموو دنیا ڕووی لەوێ کرد بوو. ئەو کات ئێمە نەدەوڵەت بووین، کێشەشمان زۆر بوو، بەڵام لە ڕووی بەرهەمهێنانەوە هێندە فیلمان هەبوو کە هەفتەی سینەمایی لە کۆریا لە ئەمریکا لە کوێ بۆ سینەمای کوردی دادەمەزرا. ئەوە دیوەکی باشە، بەڵام چونکە نەخشە ڕێگاشمان نەبوو دیسان هیچمان بەیز نەکرد، چونکە نەخشە ڕێگامان نەبوو. مثلا بۆ نمونە سینەمای میری دەبێت لە بەرژەوەند دەبێت بڕواتە پاڵ بەرژەوەندە نەتەوەیەکان، خواست و ویستە نەتەوەی. زۆر لەو فیلمانەیە مەسەلەن بەرهەم هاتن بەرحاڵ بەرهەم هاتوون بە پێچەوانەوە بۆ دەرەوە دروستکراون و لە ئاسایشی نەتەوەی دەدات لە ڕێگای چیرۆکەوە، لە بەرژەوەندی نەتەوەی دەدات کارکتەرەکانی نێو کەسایەتیەکانی نێو چێڕۆکی فیلمەکانیان کورد بە دڕندتری مرۆڤ پێشاندن لە کاتێک دە بە پارەی میریش بەرهەماتون. کەواتە دیسانەوە دەڵێن تا نەخشە ڕێگانە بێت زۆر ئەستەمە بتوانین کە ئەم چەندە بکرێت. ئێستاش هەوڵ هەیە بۆ نمونە دامەزراوەی سینەمایی دانراوە بۆ فەڕەس ڕێخستنی سینەما بۆ نمونە، بەڵام چونکە زۆرتر خۆجێیە تایبەتە بە ناوچەیەکی دیڕاست ئەمە 10 سانتیش بڕناکە دەبێت ئەم دامەزراوی چونکە تۆ سینەما ئامرازێکی پەیوەندیکردن و کۆمۆنیکیشنی زۆر هەستیارە لەم سەردەمە، کەواتە پەیوەستە بە ئاسایشی نەتەوەی. بۆیە ئاسایشی نەتەوەیشت پەیوەستە بە قاوارەیەک بەنەوەی هەرێمی کوردستان. دەبێت ئەو دامەزراوە سینەماییە ئەو ناوەندە یان هەر لژنێ یان دەستەیە کە دادەمەزت دەبێت گشتگیر بێت هەموو هەرێمی کوردستان بگریتەوە. ڕاست دەست خۆش. پەشیمانی لەو هەموو هیلاکە تو شتەی کردت و ئەوە خۆتەڵی تا ئێستا گۆڕانکاریەکی وای نەکردووە سینەماش؟ لەوانەیە ئێستاکە من لە ماڵ دەرناچم، زۆرتر خەریکی نووسینم و ئێستا بۆ نمونە حاڵیان جیا لەوەی کە چەند زنجیرەی تەلەڤیزیۆنیم ئامادە سناریۆم حازای خەریکم بۆ یەکێک لەو تیڤیانە خەریکم کاری لەسەر دەکەم، زنجیرێکی سیاڵقەیە کارێکی دیکەی تایبەتە. جەمە بەسم تێکەڵ نابم
هەڵی وەڵام- دیسان و بەڵام- هاتیەوە سەرڕێی تاکە کەسێکە بەڵام- خۆت بەڵێ- هەوڵەدە ئیشکەی دانا هەر بڕێ. تاکە کەسێک مەجبوری. بەڵام مەسەلەن گلەیم زۆر لێ دەکرێت لە کەسە نزیکەکان هاوسەرم منداڵەکانم براکانم خوشکەکانم تەنانەت گەیشتە خوارزە و برازاش ڕاست. گلەیم لێ دەکەن کە واز لەو چەندە بێنە چونکە ڕاستی ئەگەر سینەمانە بۆ من لەوانەیە پێگەیەکی گەورەترم هەبا لەوەی ئێستاکە ڕاستە خەریکم دەنووسم ئێستا بۆن منەوە کتابەکەم پێشکەشی تۆ کرد خەریکم بەردەوام خەریکی نووسێنم لە بواری فکری کارم کردووە لە میدیا لە هەشتا لە ناو کاری میدیایی بوومە دەتوانم بڵم کاری سیاسیشمان کردو وەکو هەموو ئەو کەسانەی کە هەر لە دایکبوون دەبن ڕامیار دەردەچن هەموو ئەوانە گلەیم لێ دەکرێت کە ئەم ماندووبوونەت هەموو لە خۆڕایی بووە منیش ئێستا بیر دەکەمە بەڕاستیش هەندێک جا ئەو باوەڕەم لەلا دروست دەبێت کە بەڕاستی کات و تەمەنی خۆم هەم بە فێڕۆداوە ئای پەشیمانی دەتوانم وا بڵێم ئێستاکە پارسەنگەکە لە ناو تەرازۆکە زۆرتر بەرەو پەشیمانی دەڕات تەمەن کە دەڕات سەر کەمێک تۆ زۆرتر هاوسەنگانە تر بیر دەکەی ئێستا هەز دەکەم ئەو تەمەنام و خەریکە دەخۆڕای ڕۆیشت الله هەر تەمەند درێژ ڕوو تەمەنەش کە ماوە ئەوە بکەی کە خۆ دەتەوێت شتەکان بەدڵی خۆت بڕوا و بەدڵی هەمومان بڕوا ڕاستی چونکە هەر تروسکاییەک لە سینەمایە هەبێ بە تایبەت بۆ هەمومان جێی دڵخۆشیە ئەوەی لەو بوارەیان ئەو هەموو ئەو هەوڵانەی جەنابت و چ بەڕێوبەرەکانی تری سینەما و چ سینەماکارەکانی تر هەموو بەڕاستی هەمویان بە ڕێژەیەکی زۆر باشە عنی خەمخۆر بوون کێژەکە چییە حکوومەت کێژەکەی چییە لەگەڵ سینەماکارانە یعنی بۆچی مەسەلەن هەر لە دو ئادا سینەما هەڵبەتە لەلایەنی بەرهەمهێنانەوە باسەکەم کە حکوومەت پاڵپشتی بکە پێما بە حکوومەت ئێمەینە وەکو گوتم دەگەڕێتەوە سەر تاکی کۆمەڵگا کە چۆن پەروەردە کراوە من و تۆ لەوانەیە بڕۆین ببینە مدیران ببینە وەزیر ببینە ئەندام پارلەمان ئەو پەروەردەیە فەرهەنگەی ئێمە لەسەری کراوین لە بارودۆخێکی زۆر دژوار بووە دەزانین بە درێژایی دەیان ساڵە سەدان ساڵە ئەم نەتەوەی کە پێی دەگوترێت کوردوە ئەم سنوورەی ئەم سنوورە جغرافیە نافەرمیە کە پێی دەگوترێت کوردستان هەندێک جاری مەسەنەوە سی و چەند ساڵیشە فەرمینە زۆربەی زۆرەکان لە بارودۆخی دژواری ئاسایش و سیاسی ژیاوە و دەتوانین بڵێن لە جیناتی ئێمە لە DNA ئێمە بەردەوام خاڵی ناسەقامگیری هەست پێ دەکرێت هەستی پێ دەکەین بەردەوامە هەست بە ترسێک دڵڕا و کێک دەکەین سبەی چڕوو دەدات ئێستا چڕوو دەدات دوێنێ ئەرێ بۆ ئەو شتە ڕوویدا خەریکە بەردەوام ئەم هەستەمان خەریکی لێگرێدان و تاوتوێکردن و شڕۆڤەکردنی ڕووداوی دوێنێ و ئەوەی ئێستا و ئەوەی داهاتوو بڕیا ڕوو دەدات بۆیە کللتورێکە کە کللتورێکی ناسەقامگیرە بۆیە پێم وایە ئەگەر من و تۆش بۆ نمونە بڕۆین لە هەڕەمی دەسەڵات دانیشین یان بڕۆین ببیناندام پارلەمانێک ببینە وەزیرێک لەوانەیە بەردێکمان لەسەر بەردێک پێدانەندرێت بۆ چونکە کللتورە بە کۆمەڵەکە سەقەتە کللتورە بە کۆمەڵەکەت کە سەقەت بێت شۆڕ دەبێتەوە بۆ ناو خێزان کە بچووکترین یەکەی کۆمەڵگەیە کە شۆڕ بۆ ناو کۆماڵ ناو خێزان ناو خانەوادە دیسان تاکێکی وەکو من و تۆی لێ بەرهەم دێنێت کە زۆر بۆ کاری هەرەوەزی نابێت حەزی لە کاری بە کۆمەڵ نییە حەزی لە کات نییە سینەما واتە کات ڕێزگرتن لە کات وەکو زێڕی ئایار 24 سەیری کات بکەیت ئێمە ئەومان نییە کە ئەوە جارێ بناغەی کاری هەرەوەزیە لە سینەما ئێمە بە سەرحەت پێت بڵم بە ڕاشکایی پێت بڵم ئێمە کە دەڕۆینە سەرسێت جارێبەر لە هەر شتێک خەمیەوەمانە فڵان کەس کە مدمینە بە خواردنەوە تۆ بڵێ ڕێز لە کاتەکە بگرێت لە کاتی خۆی
ئامادە بێت لە کاتی خۆی کارەکەی بکە لە کاتی خۆی وا بکەوانەکە فڵان کەس کە لەوانەیە حەبخۆر بە ببوورەوە دەڵم چکەم بە چاوی خۆمدا حەبخۆریان مدمینە بە فڵان مادەی هۆشبەریان کارتێکەری عقلی تۆ بڵێ ڕێز دەکات بگرێ ڕێز دەکاری هەرەوەزی بێ فڵان کەس کە کەسێکی تۆڕێ تۆ بڵێ لە ناو کار هەڵ نەچێ بەهۆی ماندوو بوون چکە سینەما وەکو دەزانێ قورسترین کارە مامەسا بۆ ئەبێ مەسەلەن تۆ لەگەڵ ئەو شخصانە ئیشکی کە بەو جۆرەن بەڕاستی لەگەڵ شخصێک ئیشکی کە قەلق بی لەوەی کە ئایا ئیشەکە بە باشی بەڕێوە ئەچێ ئایا مشکلم بۆ دروست ناکە ئەوم بۆ دروست ناکە چونکە ئەزاین یعنی زۆربەی برادرانی تری کە هاتوونەتە ئێرە فیلم و ئەوەیان کردووە ماوەی ڕابردوو یعنی هەمووی ئەو گلەیی هەیە بۆ ئەبێ دایمە لەسەر سێت مەسەلەن یەکێکە بێت تۆزە وەزعەکە تێک بدایە بۆ دەبێت بۆ نمونە بەردەوام دەدەقە جارە قاوەی بۆ بێنەوە تا کابرا بێتە سەر خۆفەرس نابە ئەمە مەبەستم یعنی هەندێک جار ببوورە واژەڵم بەس لەوانەیە کە دەرهێنەرەکانی هەندێک جار غەڵەت بن کە ئەوانە دووبارە بێتەوە تۆ کارکتەرێکت کە ساتێکت هەیە لە ناو چێڕۆکی فیلمێکت زنجیرێکی تەلەڤیزیۆنیت ئەو کارکتەرە لە وڵاتی بۆ نمونە جیرانەکان لەوانێت تۆ دەیان کایەوان یان ئەکتەرت هەبێت وەکو هەڵبژاردە وەکو بژاردە لێرە تۆ لەوانەیە یەک بژاردەشت نییە زۆر جار ناچاری کەسایەتی ناو چێڕۆکی ناو فیلمەکەت وەکو سناریۆ بینی دەستکاری بکەیت چونکە دەزانی ئەوەت دەست ناکەوێت ئەو جۆرە کایەوانە یان ئەکتەرە بیگونجێنی تۆ ئۆپشنت نییە تۆ بژاردەت نییە بۆ هەڵبژاردننی ستاف ناچاری هەر ئەوانەی کە هەیە بیهێنی بە تۆڕەبوونەکەیەوە دەبێت بەرگەی تۆڕەبوونەوەکەی بکەیت دەبێ بەرگەی تایبەتمەندیەکانی بگری بەرگەی ئاژاوەگێڕی بگری لە کاتێکدا پێویست نییە من سینەما مەجامەلەیتیان نییە بە بڕای من خۆم کەسێکی ئارامم و ئەو کەسانەی کە لە زنجیرەی تەلەڤیزیۆنی لە کورتە فیلمەکان لە دیکۆمنتارەکان سوام لەو کارەی ئاخیری لەگەڵم بوونە بەردەوام گلەییان لێ کردومە کە تۆ کەسێکی لە سەرخۆ و هێدی و هادی و دەمار گرژنی لە کاتێکدا دەرهێنەر دەبێت تۆڕە بێت هاوارکە بقیژێنێ تۆ کاتێکە ئەمە تایبەتمەندی تاکی کۆمەڵگەتە ئەمە تایبەتمەندی فەرهەنگ و کللتوری کۆمەڵگەکەتە تایبەتمەندی ئەندامی خانەوادەیە ئەوە لە هەمان کاتیشدا ئەمە ئەو کەسانەی کە لە بواری فیلمسازی و سینەماش کار دەکەن بێژ نینە لەم تایبەتمەندیانە ئەگەر بێت و تۆش تۆڕەبی تۆش هاوار بکەی خەریکە گرژی زیاد دەکەی بۆیە من ئێستاش من خۆم پێداگرم لەوەی کە دەبێت هەموو تیمێک هەموو گروپێکی سینەمایی و فیلمسازی بەلایانی کەمەوە کەسێکی تێدا بێت کە ئەگەر ئەو تایبەتمەندیە نەرێنیانەی کۆمەڵگای ئێمەشی تێدا بێت هەریش نواندن کات وە هێور بێت لەسەر خۆ بێت خۆم زۆر جار وەکو گوتم ئەم گلەیەن بێ دەکەن کە زۆر لەسەر خۆی پێما بێت زۆر لە کارانەی کە تەواو بوونەوە ئالنگاری تێدا بووە ئەگەر ئەم هێوربوونەوەی من ئەم دووخۆ دوورگرتن لە هەڵچوونی تێدا نەبا لەوانەیە بەشێکی زۆر لەو کارانەی کە کردو من سەری نەگربە ڕاستە دەستخۆش پێشتر بە تاکی تێڕوانینەکان بەو شێوەیە بوون کە وەک جەنابەت باست کرد بەداخەوە بۆیە دەرهێنەر تۆڕە بێ هاوارکە بەڵام لە ڕاستیە وانە ئەسڵەن بۆچی ئەبێ شتێک هەبێ وا بکە کە دەرهێنەرەکە تووڕە بکە بۆ بێڵین تۆڕە بێ یعنی بۆ یا باسی ئەوت کرد کە باسی ئەومانکە کە شەو سیناریۆت نووسیوە بە ڕۆژ چوویتە ئیخراجت کرد و ئیشەکە بەرەهمە هاتووە یعنی ئەبوایە زۆرترین مراعات بکری لەسەر سێت من ناڵم ئەو شتەکە حاڵەتەکە ئیجباری بووە کە ئەبا بە پەلە بکرێ بەڵام
دیسانەوە پێویست بوو هاوکاریەکی گەورە بکرێت لەسەر سێت بەڵام گرنگ نەتیجەکەیە و دڵنیاشم شتێکی باش دەرەچێت چونکە وەک کارکتەری جەنابەت کە شتێک زۆر زۆر بەدڵما ئەوەیە زوو قەنەعەتت بەشت نایە بە ئیسراحەت بڕیارە دەیکە چی باشە و چی ئەەکەیت و چی ناکەی. مامۆستا باسی درامای ماڵە مامز و جەرگۆ بکەین. تێڕوانینی سینەماکارەکان چی بوو بۆ ئەو درامایە و ئایا بۆ خۆت جیاوازی ئەو ئەزمونەت لەگەڵ ئەزمموی فیلمەکان چۆن بوو؟ ئەویشان کارێکی قرس بوو پێما بێت ئەم ئەزمونە قرسەی ماڵی مامز و جەرگۆ چ لە ڕووی نووسین لە ڕووی بیرۆکە چ لە ڕووی لۆکیشن چ لە ڕووی کارکردن دەواازەیەکی زۆر گەورە بووە کە من دەواازەیەکی گەورتر بکەمەوە کە ئەم فیلمە بوو. من ناوی فیلمەکە ئێستاکە بۆ نمونە چل داعاشە چسوانم چل داعشی بەغدادێت من ناوی ئەو فیلمەی کە ئێستا خەریکە مۆنتاژە ناڵم چکە بەڕاستی ناوەکە یەکلایی نەبووتەوە. اینجا ئەم زنجیرە 26 شەڵقەی ماڵە مامز و جەرگۆ لە کاتی خۆی 2 ساڵ پێش زۆر هاوکارم بوو بۆی کە ئەم بەردە گەورەیە شاڵگرن بۆ ئەویشان بودجەی زۆرکەم بوو و لە هەمان کاتدا دەوایە بە بادینی بنووسم. ڕاستە من بادینم زۆر نووسیوە بەڵام بابەتی زنجیرە زەحمەتە و دەبواە بە بادینی بنووسم ینی دوای ماوەیەکی زۆر کارێکی 700 کە دواتر 750 لاپەڕەیی و دەی تەوام کرد بە بادینی. لە هەمان کاتدا دەبواە لە ماوەیەکی کەم نووسیبام هەر لە تەنیش ئێوە تاوەرێکەیە لەوێ مانگێک بەکرێم گرت لە یەک مانگسی ڕۆژدا 711 لاپەڕەم نووسی تەوام کرد کە دواتر هەندێکی دیکەشم بۆ زیاد کرد مەبەسیم و بە گوێرەیە و باجێتە دەبێ من سیتکۆم نووسیوە. سیتکۆم ستیشن کامێدی دەزانی کە زۆرتر لە شوێنی داخراو و ڕووداوی تێدانیا خصوصیاتی سیتکۆم تایبەتمەندی سیتکۆمەوەی ڕووداوەکان دووبارە ڕۆژانە ئەو شتانەی کە ڕۆژانە ڕوودەدات بەڵام تۆ بڕیار بوو سیتکۆمێک بنووسی کە بە بادینی بێت بۆ تەلەڤیزیۆنێک کە جەماوەرەکەی جارێس بە زاری زاراوەی سۆرانی زۆرتر بەردەنگی بینەری هەوەرگەریە. جەمەبەستی من ئەوە یەک دووش دەبوایە بۆ بەردەنگێک بیکەی کە ڕانەهاتووە. ئێستا ڕیتمی ژیانیمە زۆر خێراترە لە جیرانەکانمان لەبەر ناسەقامگیری باری دەرونی ناسەقامگیری سیاسی ناسەقامگیری ئابووری ناسەقامگیری زۆر ناسەقامگیری دیکە ئێمە ڕیتمی ژیانمان سەریع جوڵەمان خێرایە دروست نییە تۆ بە باجێتی کەم ئێنجا کە تەوام کرد چی تێدا بوو ئالنگارەکە بوو نۆ ئەکتەرم هەبوو نۆ کەساتی بەبێ کۆمبارس لە نۆ ژوور نۆ هێڵی چیرۆکیشمە بوو قرزها و دەبێت سیتکۆم با سیتکۆمی وەکوتم ڕووداوی تێدانەوە بەڵام من دیسان وام کرد کە ڕوودا و گەلێکی تێدا بوو. اینجا ئەو کارە قورسەوانەی کە تۆ تێدەگەی ئێستا کە چەند قورسە تۆ 26 ئەڵقا بازنە ئەڵقا عەرەبیە 26 بازنە ڕاکێشی لە نۆ ژوور بە نۆ کارکتەر زۆر قورسە جگەل لە ئەو هەموو پڵۆت و ئەو وردەکاریانەی چیرۆک کەتیایەتی اینجا لە ڕووی مەسەلەن بۆ نمونە لە ڕووی دەرهێنانەوە بەرحاڵ چکە بە بادینی بوو بە باجێت کەم و ناچاربوون زۆرتر ئەو کەسانە هەر لێرە لە هەولێر هەڵیان بژێرم بە کرمانجی ئەکتەری تێدا و بەرحاڵ تۆڕە و عەسەبی بوو بەردەوام کێشەوە ئەکتەری تێدا بوو کە کێشەی کۆمەڵایەتیە بوو ئەکتەری دیکەی تێدا بوو کە خوی یان تایبەتمەندی دیکەی هەبوو ئەوانە هەمووی وای لێکرد کە بەڕاستی کارەکە بۆ تۆ قورس تەنانەت ئەو کات ئێمە لەگەڵ تیمەکە ئەژمارمان کردووە سەردەمی کۆڕۆنا بوو بۆ نمونە یەکێک لە کەساتین لە نۆ کەساتەکان لە ڕۆژ یەکەم کە چووینە سەرسێت وتی هەز دەکەم کۆڕۆنام لێە کە دواتر بردیان پشکنیان کۆڕۆنای لێ بوو هەبوو بەسەنەم بۆ نمونە ئەندازیاری دەنگمان دەنگکەڵگرمان تووشی کۆڕۆنا بوو دوای هەفتەیەک
لە کارکتەرێکدا کەسمان دەست نەدەکەوت لە بیرمدا 6 کەسمان گۆڕی ینی ئەو کاتی زۆر کێشەمان هەبوو ماوەیەک پێچوو مەسەنان بۆ نمونە فەرز GOP گۆڕدرا ماوەیەکی پێچوو مۆنتێر گۆڕدرا ئەو فەزایە دژوارە قورسەی ماڵە مامزوو جەرگۆ وای کرد کە بەڕاستی چاوم کراوەتر بێت بۆ کاری قورستر دیسان دەڵێمە ئەو نەکرابە لەوانە بۆ ئەم کاری ئێستا نەکراوە زۆر ڕاستە خۆت ئاوەکەت بخۆ خۆت تا چه حدێک لێ ڕازی بووی لەو ئیشە تا چەند پێت باش بوو و فیدباکی خەڵکیش چۆن بوو بینەری اعتیادی بۆ دراماکە ئەوانەی کە بە دیدێکی هوەری چاویان لێ دەکرد لە زۆر بە جوانی سەیریان دەکرد ئەوانەی کرمانجەکان وێڕای ئەوەی کە تەلەڤیزیۆنەکە تەلەڤیزیۆنێک بوو کە بەرنامەکانی بەرحاڵ بە سۆرانی زیات بۆ نمونە فەرز کاکتارەق ئاکرەی چوو بۆ نمونە سەر سنوور لەگەڵ خێزانی بە سەفەر چ بوو کتی لێ مەجالیان نەدەدا هەندی وێنەم لەگەڵ بگرن یان بۆ نمونە لەگەڵ تیمەکە یەک دوو جار چوین بۆ ئاکرێ چووکە چێڕۆکەکە لە ئاکرێ دەقەوم هەرچەندە لەوێ تەسویرمان نەکرد هەمووی لە هەولێر ئینترۆداکشنەکەتان لە ئاکرێک بزانم ڤیدیۆ کە گۆرانیەکە و هەموو دەبایە بە زاراوەی ئاکرش نووسرابە کە کارەکەی هێشی بۆمە قورس کرد اینجا مەبەستی من کە دەڕۆشنەوەی دیسان ڕنگدانەوەی فیدباکی باشمان دەگەڕەوە و بۆ نمونە هەر خودی ئەو کەسانەی کە بەرهەمیان هێنابوو دەیانگوت ئەگەر خۆزگە ئەوە بە سۆرانی دروستکرا بە شتێکی دیکە دەقەومە بە دوتای پارەمام دەبێ بە سۆرانی دروستیالەوەی مەسەلەن چونکە بە کرمانجی بوو ئەو لانەی هەندێک کەسی ناو ئەو لانەی بەرهەمهێنان بەداخەوە بۆ نمونە سپۆنسەریان بۆ نەدەکرد لە سۆشیال میدیا لە کاتێکدا بۆ نمونە هاوکات زنجیرەیەکی دیکەی وا هەبوو سپۆنسەریان بۆ دەکرد هەموو ئەوانش کێشە بوون بەڵام بەرحاڵ ئەزمونێکی زۆر باش بوو پێم جوان بوو خۆت لە دەستنی پێدەی من بە شێوەیەکی گشتی وێڕای ئەوەی دەمێت تۆ دوو خاڵ یەک تۆ ئەو کێشانەی کە سەردەمی کۆڕۆنا و ئەو کێشانەی کە سپۆنسەر بۆی دروستکردن ئەو کێشانەی کە بۆی دروستکردن ئەوەی لە لایەکدانێ وەکی تریش ئەوانە لە لایەک ئەوانەش وەکو بینەرێک من تەسەوەر دەکەم لەدا 6 تا 7 پێ بدەم بەڵام ئەگەر ئەو کێشانە بێنمە بەرچاوی خۆ من 100 لە 10 پێ دەدەم ڕاستە بەتاکید هەموو ئیشێک هەتا ئەزمموی ئەو قورسایەتی ئەو بارەگرانەی نەکەی خەڵک ئەوەندە لی تێناگاوە ڕاستی بینەر نازانێ ئەمە بە چ شەو نخونیەک وە خۆت باسەکەی و هەموو جارە ئەو هەموو قەتعا لەسەر سێ دروست بووە کێشن ئەوە شانسی میژوایەکە یعنی بە درێژایی ئەو کارانەی کردومە بەردەوام لە بارێکی نائاسایی کارم کردووە زۆر سەیرە ژیانی من وا بووە بۆ نمونە بە زەحمەت کەمتر بە بودجەی بۆ نمونە بە دەگمەن کارێک بکە حکوومەت پاڵپشتی کردومە زۆر کەم یان بە پارەی خۆم بۆ یان بۆ نمونە سپۆنسەرێک هاتۆ ئەم مەرجانەم هەیە چکە وەختی تۆ خۆت بودجێکی باشە لە بەردەست بێت شامی شەریف بێت گرفتت نەبێت بێی بڕۆی ناوکارێک زۆر جیاوازترە لەوەی کە تۆ لە بارێکی نائاسایی و لە ناچاری فڵان کەس گوتیتی وەرە ئەو کارە بکە یان هەموو شتێک لە شانی خۆت بێت بۆیە من ئاور لە ڕابردووی کارەکانم دەدەمەوە زۆر کەم هەبووە کە بەدڵی خۆم کارێکم کردووە زۆر دەگمەن و هەر ئەوەش وای کردو یەکێکی قازانجێکی ئەوەشی ئەوە بکە کە لە بارێکی نەئاسایی
کارم کردووە یان بە پارەی خۆم هاتوومە کارێکم کردووە هاتوومە بە دڵی خۆم کارم کردووە باجەکە لێگەڕێکە چام لەوەی بکە بە پارەکەم بەڵام مەسەران بە حەزی خۆم هاتوومە کارێکە بۆ نمونە دیکۆمنتار بووە بۆ نمونە ڕۆژێک لە ژیانی خەمۆ کە لە ئاکرێ چیرۆکەی باسی هێسترێک دەکات ڕۆژێک لە ژیانی هێسترێک دەکات کە کاری بردننی بارە بۆ ئەو شوێنانەی کە سارە نایگاتەوە لە شارەوانی ئاکرێ ئێستا ژواب زامار هەیە بەشێک لە ئێسترەکان بەکرێ گیراونیان موچیان هەیە و وە خزمەت دەکەن لەوێ چیرۆکە زۆر جوان بوو بۆ دیکۆمنتارێکی زۆر باش لە ڕۆژی یەک دو ڕۆژ پێش ڕۆژەکە نا یەک دو ڕۆژ پێش ئەو کارە بڕیارم گۆڕی وتم بۆ نێکەمە هەمووی ئەکسپریمنتاڵێکە لە پیۆڤی ئەو هێسترە بێم وازەکە ببین و ڕاستە ئەگەر هات بە من فلتەرم لەسەربا لەوانە بە نەمتوانی بە ئەم کارە ئەزمونگەریە بکەم کە زۆر ئیسپادەم لەو کارە ئەزمونگەریە کرد مامەسا لە یەک دوو فیلمی تریشتا هەیە لە POV شتەکانەوە فیلمەکە مام پیشانە دەیە ئەو کارێکتەرە مەسەلەنەوەی قەلە ڕەشەکەت هەیە ئەنسین ڤۆیسەوە دەنگەنە بیستنەکان ئەمە چۆنە تۆ چۆن ئەو هەرچەنە من خۆم زۆرم پێ جوانە یعنی فۆرمێکی زۆر جوانی ئیشکردنە وێنەی سەیرە بینی ینی وێنەکان هەر شتی دووبارە نین ئەوەی کە ئەیبینین لە سینەمایە تۆ زۆر احتیمام بەوادەی چۆنەوە ناڵێم یەکێک لە خۆشببختیانەی من کە کارم لە سینەما کردووە بە حەزی خۆم کارم کردووە ها هەندێک جار سینەما تۆ دەزانی بۆن من ئێستا دەرهێنەر هەیە چەندین کاری سینەماگەل لە قاڵە بە کلاسیکەکەەوە تەنانەت لە کادردانانیشەوە کە لە عام وەرە ناوەند و لە ناوەند وەرە و هێشتا ورتری کە وەرە کلۆز و یان عکسی نهاتوتە دەرێ کاتێک کە خۆت بڕیار بەدەستی و جورحەت دەدەیە خۆت حەزی ئەزمون بکەی هەرەوە ئانسین ڤۆیزیان دەنگە نەبینراوەکان لەو قاڵەبەدا بوو سەیرەکەش لەوەدا بوو زۆر بستیباڵی چوو خەڵاتیشی وەرگرت لە 2011وانە زۆر بستیباڵی باشی دنیا ڕۆژ ڕنگدانەوە شێ بوو ئەگەر من فلتەرم لە سەربا لەوانە بۆ ئەو ورەیەم نەداباخۆکە هەندێک شتی نوێ تاقیکەمەوە بەگشتیش من خۆم حەزم لێیە بۆیە زۆر جاران بۆ نمونە کە دەڵێم لەسەر سێت زۆر لەسەر خۆمە زۆر دەمار ساردم ئەوەیە کە خۆم لە شوێنی تۆدا دەنێم لە ئانسین ڤۆیسیش دیسان خۆم لە جێ قەڵە ڕەشەکە دانا کە کارکتەری کلیدی و سەرەکی نافیلمەکە لە ڕۆژێک لە ژیانی خەمۆ دەستەوەژەکە ناخۆ خۆم لە جێی هێسترەکە دانا کە لە چاوی بڕۆمە زۆر لەسەر سێتی شەروە لە ژیانی تایبەتی شمە یەکەم شت کە کەسێک غەدرێکم لێ دەکات ستەمێکم لێ دەکات یان بێڕێز یەک دەکات خۆ دەخەیتە جێ دەخەمە جێوی بۆ منە لەسەر ئەو کارێ دوایین زۆر کەس بێڕێزی بەرامبەر من کرد زۆر هەر ئەو دیدەی من لە سینەماکە خۆم لە جێی کاراکتەرەکانی ناو سناریۆکە دادەنیم لەوێژ ڕەنگی داوە خۆم لە جێیواندادا ئەوە خەریکە داعش سێ چوار جار هاتووە جارێک دوو کەس هاتووە گیراوە جارێکی دیکە دوو کەس هاتووە گیراوە جارێکی دیکە یەک کەس هاتووە گیراوە وێنەی سەرسێتی ستافی گرتووە جارێکی دیکە خۆم دیتم ڕای کرد هەموو بە دوای کەوتن نەیانگرمە بەسی من لەو نەبوونی پێداویستیەدا یەکێکی تیم کە لێت تووڕە دەبێت یان هاواردەکان قسەی ناشاوش خۆم لە جێیواندانەوە بۆیە لە ڕۆژی ئاخیری چوم و تۆقەم لەگەڵ هەمان کرد و باوەشم بە هەمان کرد زۆر ئاسایی وەرمجا ئەو ئەزمونە بزانە قسە هەڵدەگە و نمونەی کە تۆ هێناتەوە ئەم ئەزمونکردنە لە ڕێگای ئەوەی کە خۆت لە شوێنی ئەواندانەی بۆ نمونە 2003 کە دەبابەکانی سەدامم کرد دەبابەکانی سەدامش ئەکسپریمنتال دەرچوو زۆر ڕاست خۆم لە جیاتی دەبابەکانی سەدامدانا فەلسەفێکی ئەڵمانی هەیە کە دەڵێن تەنەکان تەنەبێگیانەکان لە شەودا
دەدوێن خۆم لە جیاتی دەبابەکان دانا و ئەو شتە سەیر و سەمەرەی کە نازانم پێی دەڵێ ئەکسپریمنتال دیکۆمنتار شتێکی سەیری سەمەرە هەر کەس کە دەیبینێ یەکەم جار ئەو کارەی 2013 کە تەسویرمان کرد وێنەمان کرد دەبابەکانی سەدامیان دێنە لە گۆڕەپانێک لە قۆشتەپا بەجێ دەهێشت و ئێنجا و پارچە پارچان دەکرد و دایاننارنە دەرێەوەی وڵات دایانفرۆشنەوە ئەم هەر کەسێک دیبێت دەڵێت فەزاکەی سەیرە نازانی ڕاستیە نازانی لە هەسارەیەکی دیکە نەزان ئەو خۆ لە جیاتی تەنانەت تەنە بێگیانەکانیشدانان بەشێکە لەو جیهان بینی من لە کارەکان ئێستا ئێستاکەش بەردەوام بە تاکید خۆ دەرهێنەری باشیش هەموو دەرهێنەرێک بەڕاستیە بێ بەوە جیاکرێتەوە کە هەریەکە فۆرمێکی تایبەت بەخۆی و ستایڵێکی تایبەت بەخۆی بە ئیشکردنی هەیە تۆژە و فۆرمەت وەرگرتووە سەرکەوتوش بیتیایە بەڕاستی شتێکی دیکەش بڵێم ئەوانەی لێم نزیکن تۆش دەزانێەوە زۆر جار پرسیارم لێ دەکرێت دەڵێن بۆ فیلم نانێریە فستیڤال ئەو کارانەی کە ڕۆیشتومە بێشێ بۆیە نەمپرسی ئەوەی بۆ نمونە لە نمونێکی بچکت بەدێنەوە ئەوەی کە ئانسین وەیز لێگەڕێ زۆر فستیڤال ڕۆیشت و خەڵاتیشی وەرگرت خوا خێری ستاری چەمەنی گوڵی بنووسێکە هاوڕێکی نزیکمان لێرە سڵام بۆی هەیە ئەوە لە چەند ساڵ پێش 2010 لە یەکێک لە هۆتەلەکانی سلێمانی ئەوم زۆر جاگەڕاتەوە کاخالی دۆسکی وەزیر بوو ئێمەی کۆ کردەوە مەجموعە سینەماکار 30 کەسێک بوون گوتی وەرن کێشەی خۆتان منیش دادەنی و کێشەی خۆتان چارەدار چەندە بۆ شەڕی چارەسەر نەبوو لە ناو دانیشتنەکەدا کاکزانە دانای برایی کاکزانە لێرە سڵاو ڕێزم بۆی هەیە شێرپەنجەی هەیە و هیوادارم کە لەو پەڕی تەندروسیدا بێت هیوادارم کە ئەو کە پیاوە جوانە ئەو کەسە جوانە بە تەندروستێکی باشتر لە جاران بێتەوە ناو گۆڕەپانەکە بانگی کردنی شارێکی دامەڵا هەستام کتێوەرە ڕاوەستا کاکداناوی براشی کە فۆتۆگرافەرە دەزانێت کەسێکی شیرینە کاکدانە بچرکێنەوە لە شتێکی شێدام چیەوە کتیوەڵا بێ ئەوەی تۆ ئاگادار فیلمەکەم نردوویە فستیڤالێک یەکەی لە فیلمەکانم سەیرە ناویش لە بیر دەکەم ئەوەی کاک ئیبراهیم ڕەمەزان و دڵنیا کامۆسی تێدا ئەکتەری تێدا کردەوە لەوەتی ڤاکسینی کۆرۆنامان لە خۆمان داوە زوو شت دەڕوا و دێت هەمومان کتیوە زام دوسە جارم بینیوە منیش ناوەکەی نایەتەوە سەیرە کاکەوەرەوە چێ کوتی وەڵا بۆم نردوێتە بێ ئەوەی تۆ ئاگادار بوو شوێنێک بۆ فستیڤالێک فیلمەکە ناربوو بە ئیزن وەرم گرتووە لە بەڕێوەلاتی فستیڤالەکە نردنەوە فڵان جێ خەڵاتی باشترین فیلم مەبەستی منەوەیە ئەوەش جیهانبینیەکی منە ڕاستە پێم وابێ ئەگەر مرۆ بۆ فستیڤال دروستکە بۆ فستیڤال فیلم دروستکە ئەو چێژەی کە تۆ لەگەڵم بووی لە پشتێتا حەزم ناخەوم و کار دەکەم و بە ئەنەرجی و ئەو چێژەی کە تۆ لە فیلم دروستکردن لە کاتی فیلم دروستکردن لە سیناریۆ نووسین لە مۆنتاژکردن دەیبینی لێ وەردەگری کە شەحن دەبیەوە لە هیچ ترانی لە هیچ شتێکی ترن وەکو ئەوەیە کە تۆ ئێستا مۆبایلەکە تەڵگیری نیو سعات خەریک بی لەو دیوارە ڕەشا کە هیچی تێدانە لەو دیوار ڕەساسێ بەرامبەرمە تۆ بێ وێنەیەک بگری ئەنجا وێنەکە بێ کالێری دەستکاری بکەیت سام فرێمەکەی دەستکاری بکە ئەو چێژەی کە دەیبینی لە فیلم بە دیدی ئەوەی کە بۆ فستیڤال دەینێری ئەو چێژە نامێنێ و لەوانەشە دیوەکەی ئەوەش با گلەیی بێت دەبێت هۆی ئەوەی کە تۆ بۆ فستیڤال دروستکەی ئەی زۆر ڕاستە تەنانەت بە پارەی میریش بێ بۆ فستیڤال دروستکە ئەو کات فستیڤاڵیش چییە تۆ مرۆڤی کورد زەلیل پێشاندەی ڕاستە نامرۆڤ ڕۆحیەتەشی نامێنێ ئەوەش ئەگەر تۆ فستیڤال دروستکەی فیلم دروستکەی غەدر لە نەتەوەکەی خۆشت دەکەی جیا لەوەی کە بێبەش دەبی لە چێژ وەرگرتنی هوەری وەبزانم ساعتەکەتەوە بخەریکە نەوەڵا پرسیارێکی ترم هەیە ئەمە بیکەم بە هەر کۆتا پرسیاری طبعا دانیشتن لەگەڵ تۆ ئەوەندە خۆشە ئەوەندە تەعامل و قسەکردن خۆشە تەواو نابێ بەڕاستی و جێی شانازیشی جەناب لە دڵەوە وەکو بیداد شەوی دیکە کوتت
پرسیارم کتم نا وەرە وەکو تۆ لە دڵەوە با قسە بکەین. زۆر خۆشحاڵم مامۆستا وەک دراما شتی تازە بەردەوامە بی ئەمە با بکەین بە دوای بە گەورە شتێکی خۆشمان بەرێ خەبەرێکی خۆش. وەکو گوتم کۆمەڵێک زنجیرم هەیە ڕاستی نەبێتە منکردن و خۆ گەورەکردن. وەکەم جارە محەممەد فەری دەڵێت تەنیا کەسێک کە لاپتۆپەکەی بەردەوام چەند شتی تێدایە پڵان کەسە بە ئامادەی. دەرگام لەگەڵ تەلەڤیزیۆنێک کردوتەوە کە گوتم ئێستا خەریکم دەنووسم شتێک بوو 2013 نووسی بووم خەریکم دەستکاری دەکەم و دەوڵەمەندتری دەکەم. ئەوە بۆ تەلەڤیزیۆنێک ئەو بۆ تەلەڤیزیۆنێک کە تا ئێستا بەس قسێ ڕێک نەکەوتیم بەتەواتی چکە ئێستا قەناعەت ماتووە کە تا واژۆنەکەی هیچ بۆ تەلەڤیزیۆنێکی دیکە بۆ ناردی دەموزارەڵێ تا پارە وەرنەگری بۆ تەلەڤیزیۆنێکی دیکە زوو باسی 2000 لاپەڕە دەکەم زنجیرەیەکی 100 ئەڵلقەیم هەیە کە زۆر لە پێشتر لە 2011 نووسی بووم بۆ زنجیرەیەکی رادیۆی پەشیمام دیتم زۆر جوانە بۆ رادیۆیەک نووسی بووم نایشارمە بۆ رادیۆی هەرێم نووسی بووم پەشیمام وەکتم ناوە ئاکتمەوە بۆ تەلەڤیزیۆن دەبێت تا ئێستاکە جاربە دەستکاری دەکەم ئامادەیە وا چەند کارێ دیکەشم لەوە زیاتر نەڵێم دەڵێن ئەو کابرا هەر خەریکی من با بە چاویشەوە نەجی ماوەستا هیوای سەرکەوتنت بۆ خوازێ نیوادارین هەم بتوانین جارێکی تر پێکەوە ئیشکەینەوە من و تۆ هەمیش بەرهەمی نوێ و تازە ببینین ببوورە ئەدویست شتێکی دیکەش دواتر بە زاری کەسی تر نەیبیستەوە لە 2011 تا 13 شتێکم نووسی بوو ببوورە ئەوە تێکەڵم کرد ئەویان کە دەڵێم ئەوە بۆ لەسەر هەولێرە بۆ هاوڕەیەکی خۆشەویستم خەریکە دیسان ئابدەتی دەکەمە لە پێش شەڕی ئازادی عێراق شتێکم نووسی بوو کۆمیدیەکی موزیکال بابزان یەکەم جار بوو کە باسی کۆمیدی موزیکال ئێستاش هەندێک شت کراوە بەڵام بە پێوەرەکان کۆمیدی موزیکال بەس نابێت گۆرانی مۆسیقا بێت دەبێت تەنانەت فرێمەکانی ڕیتمی تێدا بێ هەموو شتی ڕیتمی تێدا بێ ئەو یانە دیسان دەستکاریم کردووە باسی پێکدادانی کللتور لە نێوان کللتورێکی شەرقی خێزانێکە خاوەنی فەرهەنگێکی شەرقیە حەزی لە خواردنی کوردەواریە حەزی لە جلی کوردەواریە حەزی لە مۆسیقای شەرقیە لەگەڵ خێزانێکی دیکە کە جیرانەتی ڕێک پێچەوانی هەموو شتی بەرەو ڕۆژ ئاوایی دەڕوا باسیوی دەکا ئێستا بەڕاستی خەریکم لە چەند دەرگاشم داوە بەڵام بەداخەوە دەرگاکان نەکراوە خەریکم ئەوەی خەونی 21 ساڵی منە خەریکم لە چەند دەرگادەم بۆی سپۆنسەر بدۆزمەوە چونکە کارێکە هەم کارێکە پێم وابێتە بەردەنگ و بینەری دەبێت هەمیش حەز دەکەم مژارەکەی ئەو ڕۆیە کە دنیا خەریکە لە نێوان تێکچڕژانی کللتورەکان پێکدادانی کللتورەکان ململانەی کللتورەکان لە سەردەمی جیهانگەراییدا دەڕوات هەم کارێکی پێم وابێ فستیڤاڵی هەم کارێکی بۆ فستیڤاڵی بۆ سینەماش گونجاوە خەریکم بە دوای سپۆنسەر ئەوەش بۆ هیوایە بگاتە چێ و هەمووشت بە دڵی خۆت بێت ئەوەشیان تاوان حەمەفەریت هەندەرە زۆر باش سپاسی کاک حەمەفەری دیژەکەین تەواان پشتگیریەکی زۆری سینەماکارەکانە و دووبارە سپاس بۆ تۆ ئەگەر شتێکت مابێ وەگوتم بێزار نابم لە دانیشتن لەگەڵ جەنابەت 3 ساعات 4 ساعات بێزار نابم بەس کاتەکەش من دڵخۆشم گەڕایەوەی کە نەخۆشم ئێستاکە بڕۆم ماڵە تووشی مشکلە دەم لەگەڵ کوڕەکان و خێزان و بووکەکەم کە دەڵێن تۆ لە ماڵە بەس دەڵێن نەخۆشی ناڵە ناڵیەوە باش 1 ساعت و چند دقیقە بڕۆم ئێستا بڕۆمە کۆخ دەست پێ دەکات لەوێ عیبت نەبوو ئێستا لەوە من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ تۆدا بووم بەڕاستی هەستم کرد کە خەریکم خۆ خاڵی دەکەم من زۆر ناڕۆمە دیمانەکان لەو ئاخیرانە دەتوانم بڵێم بەڵام خۆشحاڵم کە ئەمڕۆ گەڕامەوە
و ئەم گەڕانەوەش بە زەریری من تەواو دەبێت چونکە چەند جاری دیکە هەندێک هاوڕێ هەندێک دام و دەستگای میدیایی پەیوەندیان کردووە ئەم نەخۆشیان بەڕاستیش هەر چۆن تۆ یەک دوو جا پێشتر پەیوەندیت کرد من کوتم نەخۆشم بەڕاستی ئێستا و دەواازە کراوە ناچارم ئامادە بم سەلامەتی نەخۆشیش نابێ بۆی بکەوی مامۆستا بێ بۆ خۆ بێتەوە سەر پێ والله جا سەلامەت من بە چاوێکی چاکە و ئەرێنی سەیری ئەم نەخۆشیەم دەکەم چونکە بەردەوام خەریکی لاپتۆپەکەم و خەریکی نووسینم ئەو باشە نەخۆشەکەش استفادە لە کاتە دیوەکی باشی هەیە بێگومان انشاءالله هەر سەلامەت بی و تەمەندرێژ بی مامۆستا زۆر خۆشحاڵ بووم دووبارە ماندوومان کردی بەو نەخۆشیە و دەستەکانە خۆش سپاسی